گەلە ڕادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. شاندێکی ئوروپی کە لە 39 کەس پێک دێت لە چوارچێوەی کەمپێنی دەمەوێت لەگەڵ بەرز و جەلاندی دار بکەم گەیشتنە تورکیا. شاندەکە بە گەیشتنیان با ئیستانبول سەردانی نووسینگەی یاسایی سەدەیان کرد و داخوازینامی خۆیان بە مەبەستی دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجەلان ڕادستی نووسینگەی یاسایی سەدەکرد. کەمپینەکە بۆ پشتگیریکردن لا چارەسەری دیموکراتیکی و ئاشتیانی پرسی کورد و ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان ئەنجام دەدرێت و ئاماژ لە کەمپینەکە گەیاندنی خواستی ئاشتیانی گەلی کوردە باڕای گشتی جیهانی. پارێزەری نووسینگە یاسایی سەدا ئیبراهیم بیلماس سوپاسی شاندەکەی کرد و با شاندەکەی ڕاگەیان ڕێبەر ئۆجەلان لە ساڵی 1999 بەدواوە لە زیندانی ئیمراڵی لە ژێر گۆشەگیری سەختدایە. هەروەها بیلماس لە قسەکانی سەرنجی قسەسە پرۆسەکە وتیشی چارەسەرکردنی پرسێکی ئاوا بنەڕەتی و کۆمەڵایەتی و مێژووی کارێکی ئاسانیە و پێویستمان بەکات هەیە و پێویستە هەمووان لە هەوڵدان بن و بەرپرسیارەتی لە ئەستۆ بگرن. با ناوی شاندەکەەوە پارلەمانتاری ئیتالی فرانسیسکا سەراسانی ئاوتی ئەمڕۆ لێرین تا ئەوەی نیشانی جیهان بدەین پشتگیری لا بەڕێز ئۆجەلان و گەل دەکەین و هیوادارین ئەم هەوڵانە بەرفراوانتر بێت. پارێزگاری شەرناخ قەدەغەی هاتوچۆی لە سێ هەرێمی ئەلکەی سەرباشە ناخراگەن. بابڕیاری پارێزگاری شەرناخ قەدەغەی هاتوچۆ لە هەرێمەکانی چیای گردی سومونە و چیای ئەکسیک و چیای مەیدانی ناوچەی ئەلکەی سەرباشە ناخراگەندراوە. زانراوە هەر سێ هەرێمەکە بۆ ماوەی 2 ڕۆژ وەک هەرێمی ئاسایشی کاتی ڕاگەاندراوە و بڕیارەکە تا 3 تەمموز کارا دەبێت. ئاگرەکەی شاری ئەزمیر لە سێوم ڕۆژی خۆیدا بەردەوامە. ئاگرەکە لا نیوەڕۆی 29 حوزەیرانەوە کەوتۆتەوە و باخێرایی بە ناوچەکەدا بڵاو بۆتەوە و هەوڵەکانیش بۆ کوژانەوەی ئاگرەکە لە ئاسمان و زەوینەوە بەردەوامن. بەهۆی بەهێزبوونی ئاگرەکەەوە گەڕەکەەکانی ئەتەتورک و جمهوریەت و هەروەها 4 گوندی ناوچەکەش چۆڵکراون. بە گوێرەی زانیاریەکانیش 21 کەس کە بەهۆی دووکەڵی ئاگرەکەەوە تەندروستیان تێک چووە لە نەخۆشخانە چارەسەرکراون. لە شارەکانی حەسەکە و شەدادی گەریلای ئازادی تەفگەری ئازادی زیلان زینەب کەناجی کە لە 29 ساڵیادی شەهید بوونی لەلایەن بریندارانی شەڕەوە بەبیرهێنرایەوە. لە کۆبوونەوەکەدا ئەندامی بریندارانی شەڕی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئازاد حەسەن ئاماژەی بەژیان و کەسێتی شەهید زیلان کردووتی هەواڵ زیلان لە بەرامبەر پلانگێڕی شەشی گوڵانی 1996 بوو بە وەڵام گۆ. هەروەها وتیشی ئەوەی پێویستە لەسەر ئێمەی برینداران درێژدانە با ڕێباز و هێڵی شەهیدان. هەر لە مەراسمەکەی حەسەکەدا نامەی شەهید زیلان بە زمانی عەرەبی خوێندرایەوە و کۆبوونەوەکە بە هەڵسەنگاندنی پەیوەست بەژیان و تێکۆشانی شەهید زیلان بەردەوام بوو. هەروەها لە شاری شەدادێش با بەشداربوونی چەندین برینداری شەڕ بابوونەی ساڵیادی شەهید بوونی گەریلای ئازادی زیلان کۆبوونەوەیەک ئەنجام دراو. لە کۆبوونەوەکەی شەدادی نامەی شەهید زیلان خوێندرایەوە و ئەنالیزەکانی ڕێبەر ئۆجەلان پێویست بە شەهید زیلان گفتوگۆ کرا. ڕوا لە قسەکانی کۆبوونەوەکەدا ئاماژە بۆ کرا کە تەفگەری ئازادی بە پێشەنگایەتی ڕێبەر ئۆجەلان لە ڕۆژی سەرەتاوە تاوەکو ئەمڕۆ لەسەر بنەمای پێکەوژیانی گەلان تێکۆشانی ئەنجام داوە. بریندارانی شەڕ ئاماژیان بۆ کرد کە هەمیشە بۆ پاراستنی بەهاکانی شۆڕش تێکۆشان دەکەن و هەروەها بۆ ئەو پرۆسەی کە ڕێبەر ئۆجەلان دەستی پێکردووە بە سەرکەوتن بۆی کە بە سەرکەوتن بە ئەنجام بکات با ڕۆڵی پێشەنگایەتی ڕادەپەڕن. ژمارەی مانگی تەموزی گۆڤاری نەوای ژن با مانشەتی دایکان ڕێگەی ئاشتین بە لەخۆگرتنی چەندین بابەتی پەیوەست بە خەباتی ژنان بە تایبەت و
بەتایبەت و جیهان باگشتی چاپ و بڵاو بوویەوە لە ژمارەکەی ئەم جارێ گۆڤارەکەدا ڕووداوەکانی دوای پانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕەبەر ئۆجەلان و شۆڕشی ڕۆژاوە و شۆڕشی ژن و بەرخۆدانی ڕۆژووی مردنی مەزنی 14 تەمموز کە بووە سەرچاوی ڕێخستن بوونی ئینتەرناسیۆنالیستی کۆمونیال و کۆنفدرالیزمی جیهانی ژنان و ئەزمونە جیاوازەکانی وڵاتانی جیهان و هەروە شەڕی نێوان ئیسرائیل و ئێران و چەندین بابەتی دیکە هەڵسەنگێنراون لەم ژمارەیە نوێدا نووسینێکی ورد و بنکۆڵکاری بە ناونیشانی بنیاتنانی ئاشتی کۆمەڵایەتی تۆلای حاتم مغڵاری هاوسەرۆکی گشتی دەم پارتی جێگەی گرتووە و تێیدا باوردی باس لە ڕووداوەکانی دوای بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک دەکات. هەروەها نووسەر سەرنجی خستۆتە سەر ئەو کار و خەباتانەی کە لەو پێناوەدا کراون. هەلا گۆڤارەکەدا کوردستان لە زگەفا بانووسینێک سەرنجی خستۆتە سەر بەڕێوەچوونی کۆنگرەی نەدا کە لە ڕۆژانی 15 تا 7 ئادار لە سلێمانی بە بەشداری 200 ژن لە 19 وڵاتی جیاوازەوە بەڕێوەچوو. لە بەشەکانی دیکەی گۆڤارەکەشدا چەندین نووسین و لێکۆڵینەوە دەربارەی پرسەکانی وەک ئێکۆلۆژیا و شەڕەکانی ڕۆژهەڵاتی ناوین و بەتایبەت شەڕی نێوان ئیسرائیل و ئێران باسکراوە. ئاژانسی هەواڵی ڕۆیتێرز بەو بەڵگەنامانەی کە کۆی کردوونەتەوە نیشانی دەدات لە کاتی کۆمەڵکوژی عەلەویەکان لە سووریا حەسەن عەبدولغەنی وتەبێژی وەزارەتی بەرگری لە ڕێگەی تیلگرامەوە سەرپەرشتی کۆمەڵکوژی سەر عەلەویەکانی کردووە. ئاژانسی هەواڵی ڕۆیتێرز راپۆرتێکی لێکۆڵینەوەی وردی بڵاو کردەوە و تیایدا ئاماژەی بۆ کردووە لە ماوەی 3 ڕۆژی کۆمەڵکوژەی کە لە ناوچە کوردنشینەکانی لازقیە و تەرتووسی سووریا لە مانگی ئاداردا ڕوویدا نزیکەی 1500 هاوڵاتی مەدەنی عەلەوی کوژران و دەیان کەسی دیکەش بێسەر و شوێن بوون. با گوێرەی راپۆرتەکەی ڕۆیتێرز هێرشەکان لایەنی کەم لەلایەن 12 گروپی چەکدار لا ژێر فەرماندەی وەزارەتی بەرگری سووریا ئەنجام درراون کە لەلایەن تەحریرە شامەوە بەڕێوە دەبرن. با زۆربەی ئەو گروپانە ساڵانێکە لە ئاستی نێونەتەوەیدا لەسەر تاوانی کوشتن ڕەفاندن و دەستڕێژی و پێشلکاریەکان دژی مافی مرۆڤ لە لیستی داواکاریدان. بە پێی راپۆرتەکەی ڕۆیتێرز کە باڕێگەی وێنەی مانگی دەستکرد و شاید حاڵی مەیدانی و بەڵگە فەرمیەکان بەدەساتون کۆمەڵکوژیەکە لاینی کەم لە 40 ناوچە بەڕێوە چوو. راپۆرتەکەش ئاماژە بە پەیوەندی ڕاستەوخۆی بەرپرسانی وەزارەتی بەرگری بەتایبەت حەسەن عەبدولغەنی بوتەبێژی وەزارەتی سووریا دەکات کە لەو کۆمەڵکوژیانەی لە ناوچەکە ناراویەکەی سووریادا ئەنجام دراون. کەمپینی سێشەمەکانی نابۆ لە سێدارەدان کە لەلایەن زیندانیانی سیاسی لە 38 زیندانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانەوە ئەنجام دەدرێت لە هەفتەی 75 خۆیدا سەبارەت با لە سێدارەدان ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە لە ماوەی هەفتەیەکدا 7 زیندانی کە یەکێکیان ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لە سێدارە دراون و هەروەها ئاماژە بۆش دەکەن کە لە سەرەتای ساڵی 2025ەوە تا کوێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران زیاتر لە 424 کەس لە سێدارە دراون. هەروەها راپۆرتەکە ڕاشی دەگەێنێت ڕۆژی چوارشەمەی ڕابردوو سێ کۆڵبەری کورد با ناوەکانی ئازاد شوجاعی، ئیدریس عەلی و ڕەسوول ئەحمەد با تۆمەتی سیخوڕی لە سێدارە دراون. عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران سەبارەت بە دوایین پێشاتەکان و دانوستاندنیان لەگەڵ ئەمریکا ببوونم بۆ کاناڵی BBC ئەمریکی دووە. عێراقچی ڕایگەیاند سەرباری ئەوەی ئێران هەرگیز دەرگای گفتوگۆ داناخات، بەڵام دانوستاندن پێویستی بە گەرنتی ئەمنی هەیە بۆی ئێران لە گەڕانەوەدا بۆ مێزی گفتوگۆ پەلان ناکات. عێراقچی دەشڵێت پرۆگرامی ئەتۆمی ئێران با بوردومان لەناو ناچێت و وتیشی پرۆگرامی ئەتۆمی مەدەنی ئێران بۆ بە دەسمایەکی نیشتمانی کە جێی شانازی ئێرانە. عێراقچی دووپاتیشی کردەوە ئێران لە ماوەی 12 ڕۆژی ئەو جەنگەی کە بە سەریاندا سەپێنراوە توانێتی بەرگری لە خۆی بکات و لەسەر ئەو ڕێبازەش بەردەوام دەبێت. سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕۆژی سێشەممە هۆشداریدا کە بەرنامەی ئەتۆمی و توانای موشکی ئێران هێشتا هەڕەشە و مەترسی گەورە بۆ ئیسرائیل دروست دەکات. نەتەنیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل ئەمڕۆ ڕایگەیاند هەڕەشەی ئێران گەورەترە لە هەڕەشەی ناسیۆنالیزمی عەرەبی کە هەمیشە بەردەوام بووە لە سەریان. وتیشی ئێران لە ڕێگەی هێزی ئەتۆمی و توانای موشکیەوە هەڕەشەیەکی گەورەی بۆ سەر ئیسرائیل دروست کردووە و جەختیشی کردووەتەوە مەرجنی ئەمریکا بەشدار بێت لە وەستاندنی هەڕەشەی ئێران بۆ سەر ئیسرائیل و هەموو هەوڵێک دەدەن
بۆ کۆتایی هێنان بەو هەڕەشەیە. لەلایەکی تریشەوە پێگەی واڵا نیوزی ئیسرائیل بڵاوی کردوتەوە نەتانیاهو لەگەڵ وەزیری بەرگری و سەرۆکی ئەرکانی سوپای ئیسرائیل ئەمڕۆ کۆ دەبنەوە و کۆبوونەوەکە بۆ تاوتوێکردنی بیرۆکەکانە سەبارەت بە سەربازە ڕەفێنراوەکان لە کەرتی غەزە و پلانی داهاتوی شەڕەکان لەو کەرتە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕۆژی دووشەممە بڕیارنامەیەکی واژۆ کرد کە باشەوەیەکی فەرمی کۆتایی با زۆربەی سزا ئابوووریەکانی سەر سووریا دەهێنێت. ئەم بڕیارە لە سەر ئەو بەڵێنانە بووە کە لە کۆبوونەوەی لوتکەی ڕیازدا بە ئەحمەد شاع سەرۆکی کاتی سووریا دراوە. کارۆلین لویت وتەبێژی کۆشکی سپی ڕایگەیاند بڕیارەکە بۆ هاندان و پشتگیریکردنی وڵاتەکەیە بۆ سەقامگیری و ئاشتی. هەروەها بەڕێوەبەری هەواڵگری دارایی و تێرۆری وزارەتی دارایی ئەمریکاش برادی سمیت ڕایگەیاند ئاماجێم هەنگاوە کۆتایی هێنان بە دابڕانی دارایی نێونەتەوەی سووریا و کردنەوەی دەرگای بازرگانی جیهانی و دەستپێکردنەوەی پەیوەندیەکانی سووریای لەگەڵ دراوسێکانی لە ناوچەکە و ئەمریکا.